بۆ ئەو یاریەش تقریبان 2 ڕۆژ 3 ڕۆژێک بوو ئاگداری ئەو وەزعی بووین کە ئەو شتەی دەکەن ئەو بۆ خۆم تەرخان کرد گوتم بۆ ئەو یاریە تایبەت دەبم بە هاندەران مەسەلەن فۆتۆ ستۆریک لەسەر هاندەران دەکەم وێنە یاریزانانیش دەگرم بەس زیاتر تەرکیزەکەم لەسەر هاندەر بێ ئەو کچەی بەنسبەت ئەو وێنە ئەوە کاتی کۆتایی ینی یاریەکەی بوو کۆتایی یاریەکەی بوو مەسەلە زاخۆ لە وەزعێکی باش نەبوو بیدایەتەکە یاریزانیشی دەرکرا بوو ئەوە بوو هاتۆ ناو ڕیتمی یاریەکەی لە یاریەکە 4 گۆلی کرد ئەو بۆ هاندەران زۆر گروتینێکی خۆشیان هەبوو کە یاریەکەی بردەوە 4 گۆلی کرد ئەم نزیک وان بووم لە نزیک وان بووم ئیشم هەر تایبەت دانابوو بۆ وان ڕاستی ینی کە ئەو ڕۆژی چوو بووم ئیش بکەم لەسەرەوان لەسەر هاندەران لە ناو یاریگە ینی یاریزانەکان زۆر احتیفال و شتیان کرد بەس ئەم تەرکیزم کرد بۆ سەر ئەو هاندەرانە ئەوە بوو کە نێزیکیان بووم کە یاری خلاص بوو هەموو ینی ینی دڵێکی زۆر پڕەوە ینی زۆر بە خۆشیێکی ینی دەست خۆیان بڵند دەکرد و باسی 4 گۆلەکەیان دەکرد ڕاستی شانازیە وەکو کوردێک دوای وەکو وێنەگرێک ڕاستی شانازیە بۆم کە مەسەلەن وێنەکی من ببتە سمبولێک مەسەلەن بوو کورد و کوردستان و یانێکی کوردی بۆ هەموو جیان بناسرێتن ینی بۆ من شانازیە ڕاستی